سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین جگەلەوەی خاوەنی نەوت و گازن، خاوەنی دەواازەی سنووری گرنگن، خاوەنی سامانێکی گەورەی ئاون، خاوەنی سروشتێکی زۆر جوانن، خاوەنی باخ و ناوچەی کشت و کاڵی زۆر باشن، خاوەنی گەنج و هێزی کاری هوشیار و پێگەیشتون. هەموو ئەمانە دەتوانن ئەم ناوچەیە بکەنە ناوچەیەکی زۆر پێشکەوتوو. لەم ناوچەیەدا دەتوانرێت پێشەسازیەکی گەورە و پێشکەوتوو دروست بکرێت، دەرفەتی کاری زۆرتر دروست بکرێت بۆ ئەم ناوچەیە. بەڵام خزمەتکردنی دەوێ، ئەزموونیش سەلماندوویەتی، ئەوەی کە دەتوانێت خزمەتی کوردستان بکات تەنها و تەنها پارتی دیموکراتی کوردستانە. ئەو شانسە بدەن بە پارتی بزانن چ دەکاتن.